بەڵێم کاتتان باش و ماندینە بن هاوڕێیان بەخێر بێن سەر و سەر چاوم ئەمڕۆکە لە دووبارە بە شێوەیەکی کت و پڕ ئەمجارە دەزانم بەبێ ئاگاداری لە کاتێکی ڕنگ بێ لە بۆ هەندێکتان نامناسب درەنگترواتە لە جاران بەرنمەیەکتان پێشکەش دەکەم بەوەی هەندێک کاروباری تایبەتی ماڵەوە وابزانم لێمان تێدەگەن و چەندین جارە ئەو بیانوە بەکاردێنین بەهۆی هەندێک تایبەتمەندی ماڵەوە وەکو هەر ماڵێک وەکو هەر خێزانێک ناچار دەبم هەندێک جار لە کاتی نەگونجاودا بەرنامەکانتان پێشکەش بکەم. ئەمڕۆکە بە پەلە دەچینە سەر قۆناغێکی گرنگ، ئەویش لەلایەک دەبینین کە ئێران هەتا وەکو دێ ئەمریکا بێهیواتر دەکا و بە هیچ شێوەیەک ئەو کارتێک کە لە دەستیدایە واتە کارتی گەروی هورموز کە بەقەت 3 بۆمبی نوکلێری بەهێزە لە دەست ناداوە باشی بەکاردێنێ خەڵە لاوازەکەی ترامپ و ئەمریکای بە تەواوەتی گرتووە و بەری نادا دەستی لە قڕقڕاگەی ناوە. لە هەمان کاتدا دەبینین ترامپ کە ئەو هەڵمەتانەی دەست پێکردن هەر هەمویان هەڵمەتەکان واتە هەڵمەتی یەکەمین جار هێرشکردنە سەر ڤەنزوێلا و دەستگیرکردنی سەرۆکەکەی بە بێجامە لەگەڵ ژنەکەی و سواری هەلیکۆپتەری کردو هێنایە ئەمریکا و پاشان گوتی ئەو بەڕێوەبەرایەتی کە ئێستا لە ڤەنزوێلا هەیە مندام ناوە. ئەوە لە کاتێکدا ئەمەیان 100% ڕاست نییە. ڕاستە بەڕێوەبەرایەتی ئێستای ڤەنزوێلا نایهەوێ زۆر خۆی تووشی گوشار بکە، بەڵام ئەو بەڕێوەبەرایەتی ترامپ نییە. بەپێی دەستوری بنچینەی لە ڤەنزوێلا کاتێک سەرۆک شتێکی بەسەر بێت لە زۆربەی وڵاتان وایە جێگری سەرۆک دەبێتە سەرۆکی تر. ئێستا کەس جێگری سەرۆکە، بەڵام بە وازی دەبینین هەر بەو خەونەوە دەیگوت بە هەمان شت لەسەر ئێرانیش دەکەین، سەرەتا ڕێبەرەکەیان سەرکردەکانیان دەکوشم و پاشان هەمیان تەسلیم دەگرم، حکوومەتێکیان لە بۆ دادەنین. بەو شێوەیە حەنەفیە و کلیلی گەروی هورموز و نەوت دەخینە دەستخۆوان. بەو شێوەیە من سەردانی پەکین دەکەم، بەو شێوەیە دەستمەلای شی جینپین و پێی دەڵێم ئەوە مەرجەکانی ئێمەن، یان قبولتە یان قبولت نییە. ئەگەر قبولت نەبێ ئەو وزەی کە لە جیهان لە بۆ تۆ دێ لە سەدا حەوتای ئەو وزەی کە لە بۆ دێ هەر هەمووی ئێستا کە لە دەستی مندایە ئەتوانن بەسەرت ببڕن. خۆی لە خۆیدا وزەی ڤەنزوێلا و مەبەستمان وزەی ڤەنزوێلا و وزەی ئێران، بەڵام تەماشا دەکەین خۆی تووشی داوێ کرد لە ئەنجامی پەلەپەلی، لە ئەنجامی نەبوونی دراسەیەک، لە ئەنجامی نەبوونی ئیستیخباراتێکی ڕێک و پێک کە لە بابەتە سۆسیۆلۆژیەکان بابەتە دەرونیەکان تێبگا کە کۆمەڵگەی ئێرانی بناسێ و کەوتە ناو هەڵەیەک هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ هەڵەی بیرکردنەوەی جەماعەتی کوردایەتی لای خۆمان. حتا لەناو جەماعەتی کوردایەتیشدا کەسانێک هەبوونەکو حەمەی حاجی مەحموود کە زۆر عاقڵتر بوون لە دۆناڵد ترامپ و لە ئەکادیمیسیەنەکانی کوردایەتی کە پێیان وابوو بە 4 ڕۆژ کۆماری ئیسلامی ئێران دەڕوخێ، بەڵام ئەمە نەڕوخا. ئێستا کە تەماشا دەکەین تابلۆیەکی دیکە هاتە ئاراوە و 14 دەبێ ترامپ ئیعلانی کردووە دەبێت سەردانی چاینە بکە، بەڵام نەوەک بە هێز و بازوو بە عەزەڵاتەوە. هاوڕێیان لەسەر ئەوانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن، ئەوانەی لەسەر ئیکس تەماشامان دەکەن بە زووترین کات دەرکەون وەرنە سەر کەناڵی یوتیوب. لەسەر کەناڵی یوتیوب گفتوگویەکە بەردەوام دەکەین دەربارەی وەڵامەکانی ئێران بۆ ئەمریکا، واتە دۆناڵد ترامپ لەبەرچی ئێستا کە لە ئێران تووڕێە و ناڕازیە و دوای ئەمە چی دەبێ، واتە دوای سەردانیکردنی چین ترامپ چی دەکە. تکایە لەسەر کەناڵی لەسەر فێسبوک و ئیکس وەرنە خوارەوە، وەرنە سەر یوتیوب. لەسەر یوتیوب بەردەوام دەبین لە گفتوگۆکانماندا، هەروەکو دەزانن چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئیدارەی بەڕێوەبەرایەتی ترامپ لە ڕێگەی پاکستانەوە
نامەیەکی چەند خاڵی پێشکەشی ئێران کردبوو بۆ ئەوەی کۆتایی بە شەڕ و ئاڵۆزیەکان بهێنن و ئەمە تۆزێک درەنگ کەوت ئەمریکیەکان ئەمەیان وەک کارێکی تا ڕادێک ئاسایی زانی لەبەر ئەوەی وتیان سەرکردەکانیان لە ناو تونێلەکانن ئینتەرنێت و تەلەفۆن بەکار ناهێنن دەبێ کەسێک بچێتە لایەن ئەو کەسە لەلای کەسێکی دیکە لەلایەن کەسێکی دیکە وەها دەستا و دەست هەتاوەکو نامەکان دەگاتە لایەن و ئەوانیش دەیگەڕێنەوە بەڵام تەماشامان کرد ئەمڕۆکە ترامپ بە ئاشکراوتی ڕازی نیم بۆ ڕازی نییە لەبەرەوەی راپۆرتەکەی ئەمڕۆ باس لەوە دەکەن کە گفتوگویەکی نهێنی لە نێوان وڵاتە یەکگرتووەکان و ئێراندا هەبووە ڕاستە ئەمە کە بە گوێرەی هەندێک سەرچاوە کە پاکستان نێوبژیوانی دەکا ئێرانیەکان وەڵامی ئەمریکایان داوەتەوە واشنتۆن پێشنیارێکی ورد و درێژی بۆ تاران ناردبوو کە زۆر جار بە 14یان 15 خاڵی ناسێنراوە و ئێرانیش وەڵامێکی دژبەری دۆناڵد ترامپی دایەوە و ترامپیش گوتی ئەمە قبول نییە بە کورتی لەسەر خاڵەکان قسە بکەن بە پێی راپۆرتەکانی ڕۆیتەرس و وەڵس ستریت جۆرناڵ و میدیاکانی ناوچی پێشنیارەکانی ئەمریکا ئەمانە بوون بە کورتی باسی دەکەن وەستاندنی درێژخایەن یان سنووردارکردنی زۆری دەوڵەمەندکردنی یۆرانیۆمی ئێران هەندێک راپۆرت دەیانگوت بۆ ماوەی 20 ساڵ گواستنەوەی یان لابردنی پاشەکەوتی یۆرانیۆمی دەوڵەمەندکراوی ئێران هەڵوەشانەوەی یان کارە نەهێشتنی بەشێک لە دامەزراوە ئاتۆمیەکانی ئێران سنووردانان بۆ بەرنامەی موشکی بالستێکی سنووردارکردنی هاوپەیمانان و گروپە چەکدارە ناوچەیەکانی ئێران کردنەوەی دووبارە کەنداوی هورموز بە زامنێکی نێودەوڵەتی واتە بەبێ گومرگ و بەبێ منەتدانان ئەگەری هەڵگرتنی سزا ئابوووریەکان ئەگەر ئێران پابند بێت ئێران داوای چی کردبوو وەڵامی ئێران زیاتر لەسەر بابەتی استراتیژی و سیادەی نیشتیمانی بوو نەک هەڵوەشانەوەی بەرنامە ئاتۆمیەکەی بەپێی ڕۆیتەرس و میدیاکانی ناوچەیی داواکاریەکانی ئێران لە سەرەتاشەوە ئەمە بوون وەستاندنی هێرش سەربازیەکان و زامنی دژ بە هێڕشی داهاتوو واتە گەڕانتێکی نێودەوڵەتی کە جارێکی تر هێرش نەکرێتەوە سەر ئێران داوای زامنی پابندکاری کردبوو کە ئەمریکا و ئیسرائیل دووبارە هێرش نەکەنەوە هەڵگرتنی سزا ئابوووریەکانی ئێران بە تایبەتی سزا نەوتەکان ینی ئەو سزایانەی کە 40 ساڵە لەسەر ئێرانن ئەگەر ئەمانە لەسەر ئێران نەبن ئێران لە ماوەیەکی کت و پڕدا دەبێتە یەکێک لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی جیهان تاران داوای هەڵگرتنی خێرای سنوورەکان لەسەر هەناردەی نەوت و گەڕانەوەی سامانی بەستراوی دەرەوەی کردووە ڕۆیتەرس ئاماژەی بەوەدا بوو کە ئەمە لە ماوەی 30 ڕۆژدا دەبێ ئەنجام بدرێ و کۆتایی هێنان بە گەمارۆی دەریایی ئەمریکا ئێران داوای ئەوەی کردبوو کە گەمارۆی دەوروبەری کەشتیە بازرگانیە ئێرانیەکان کۆتایی پێبێنرێت و مەسەلەی هورموز و یانیش ڕۆڵی ئێران لە کەنداوی هورموز زۆر گرنگە ئەم خاڵە یەکێک بووە لە بابەتە هەرە ناکۆکەکان چەندین راپۆر دەڵێن ئێران داوای ناساندنی ڕۆڵی ئاسایشی خۆی کردووە لە دەواازەی هورموز کە ئەوە زیاتر لە بەرامبەر هەڵوەشانەوەی دامەزراوە ئەتۆمیەکان دامەزراوەش دامەزراوەکان هەڵناوەشێنتەوە ئێران بەڵام ئێران دەیەوێت زۆرە گەڕانتێک بداکە و چەکی نوکلەری دروست ناکە خۆی لە خۆیدا ئێران لە سەرتاشەوە چەکی نەیوتوە هیچ کات چەکی نوکلەری دروست دەکەم بەردەوام ڕەتی کردوێتەوە کە چەکی نوکلەری دروست دەکە بەڵام دامەزراوەی ئەتۆمیەوە ناکە ئەو کارتی چەکی نوکلەریە بەردەوام لە ئێستاکە لە بەرامبەر ئەمریکا بەکاردێن بەکاردێنی ئەڵێ تەواو من گەڕانتیەوەت پێدەم بەڵام هورموز لە دەستی خۆمدایە بەڵام دەبێت و سزاکانم لەسەر هەڵبگری ئێران ڕەت دەکاتەوە بە کورتی دامەزراوە سەرەکی ئەتۆمیەکان هەڵبۆشێنەوە لە بری ئەوە تاران
ئامادەی نیشانداوە بۆ وەستاندنی کاتی یان سنووردارکردنی دەوڵەمەندکردن و کەمکردنەوە و یانیش گواستنەوەی بەشێک لە یۆرانیۆمە پیتێنراوەکە بە مەرج. مەرجەکە چیە؟ مەرجەکە ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەمریکا پابەندی ئەو بەڵێنانە نەبوو کە لە کاتی پەیمانی ئاشتیا دەیدا بتوانێت گەڕانتی هەبێ بۆ ئەوەی ئەو یۆرانیۆمە پیتێنراوە کە لە دەرەوەی داناوە یان ناردوویتیا دەرەوە بگەڕێنیتەوە ئێران. هەندێک میدیای ناوچەی نزیک لە پاکستان باس لەوە دەکەن کە ئێران داوای قەرەبووشی کردووە یان یارمەتی باسسازی داوای ئەمەی کردووە و کام داواکاری ئەگەر بزانین ترامپی زیاتر تۆڕە کرد بە پێی شێوازی وەڵامەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەو خاڵانی کە زۆرترین تۆڕەیان دروست کردووە بریتین لەوەی ڕەتکردنەوەی هەڵوەشانەوەی هەمیشەی بەرنامە ئەتۆمیەکە. ینی ترامپ چی دەوێت؟ ترامپ یەک لە ترسی ئیسرائیل بۆ دڵنیابوونی ئیسرائیل ئەمەی دەوێت. دوو، ترامپ هەندێک شتی دەوێت بەر لە هەڵبژاردننی 11 مانگ بڵێتن من ئێرانم بەزاند، من سەرکەوتم. یەک لە نیشانەکانی سەرکەوتنیشم ئەوە ئێران دانی ناوە کە بە تەواوەتی بەرنامەی ئەتۆمی هەڵدەوەشێتەوە. ئێران بە هیچ شێوەیەک باسی لەمە نەکردووە. پاشان ئێران داوای ڕۆلی سیادی و ئاسایشی ئێران لە کەنداوی هورموز دەکات. ئەوە ئەمریکای زۆر تۆڕە کردوت بۆ لەبەرەوەی ئیمارات هەموو کەندا و بەڵام لە هەموو یانگرنگتر ئیمارات زۆر بەما تەنگاوە. ئیمارات ئامادێ هەموو شتێکی خۆی بفرۆشێتە ئەمریکا بەس بۆ ئەوەی ئەو خاڵە لە پەیمانی ئاشتیدا جێبەجێ نەکرێ. پاشان داوای هەڵگرتنی سزا ئابوووریەکان پێشکەشکردنی سازشە ئەتۆمیە گەورەکان. ئەمریکا ئامادەیە سزا ئابوووریەکانی لەسەر ئێران هەڵگرێ. دەزانێت ئێستاکە ئێران ئەو سەردەمەی پێش شەڕ نییە بە مەرج، بەڵام ئەو دەیەوێ هیچ نەبێ هەندێک شت نیشانە بدا کە سازشێکی ئەتۆمی گەورەی کردووە، بەڵام لەو وەڵامەدا بە هیچ شێوێک سازشی نەکردووە. و لە هەمان کاتدا داوا دەکا زۆر بە جەخت لەسەرەوە دەکاتەوە کە دەبێ زامنی دژ بە هێرشی داهاتووی بکرێت لەسەر ئێراندا، واتە ئەمریکا و ئیسرائیل ناچار بکرێن زامنی گەڕەنتی ئەوە بکەن. پاشان نەبوونی هیچ سازشێکی ڕوون و سەبارەت موشەکەکان و هاوپەیمانە ناوچەیەکاندا. ئەمە ناڕەزایی دۆناڵد ترامپ و ئەوەی لێکەوتەوە ئیسرائیل لێکەوتەوە کە ئێستاکە بە ئاشکرا بەشێکیان ئەڵێن دەبێت دیسا لی بدەینەوە، بەڵام لە چی ئەدەن تێرتان لێ نەدا، یعنی بەچی لێدەن هیچ چارەیەک نییە، یان دەبێ ئیتیفاق بکەن یان دەبێت لێدانەکە زۆر تون بێ و لە ناویدا چەکی قەدەغەکراو بەکاربێنرێن و لە ناویدا دەبێ هێرشێکی مەیدانی بکرێتە ناو خاچی ئێراندا بە تایبەتی لە دەوروبەری هورموز، واتە کەندا و ئێران لە کەندا دابڕێ. ئایا ئەوە ممکنەیان نا؟ من شارەزاییەکی ئەو توی سەربازیم نییە لەو بارەوە. دڵنیام لەوە ئەزمونونەکان نیشانیان داوە ئەمریکیەکان ئیسرائیلیەکان ئەتوانن دە 12 سەعات شوێنێ کۆنتڕۆل بکەن، هەر شوێنێکی ئێران ئەتوان دە 12 سەعات کۆنتڕۆلی بکەن، بەڵام لەمە زیاتر نا. بۆ نمونە کاتێک ئەوان ویستیان پیلۆتێک ڕزگار بکەن 4 فڕۆکیان کردە قوربانی ناچار بوون بۆ ئەوەی فڕۆکانیان لەوێ بەجێ هێشتونە فڕۆکانی خۆیان بۆمبەباران کردنەوە، بە خۆیان بۆمبەباران کردن پارچە پارچیان کردنەوە. یعنی ئەمە وەزعی ئەمریکا دەبێت ئەگەر بێت و هێرشێکی مەیدانی بکات، چۆن دەمینێتەوە، چۆن دەیپارێزی، ئەمانە هەموو پرسیاری وەڵام نەدراون. وەڵامی گشتی ترامپ ئاماژەی بەوەدا کە واشنگتۆن وای دەبینی کە ئێران داوای سازشی استراتیژی گەورە دەکات، بەڵام لە بەرامبەردا پاشەکشەیەکی کەم لە بەرنامە ئەتۆمیەکەی پێشکەش دەکات. بە پێی ئەلمەیادین و مێدیاکانی نزیکی تەوەری بەرگری واتە تەوەری مقاومە کە نزیکی حیزبوڵڵی لوبنانیە ئەلمەیادین، ئەوان بە تەواوی باس لە چیرۆکێکی تایبەتتر دەکەن. ئێران لە پۆزیشنی هێزەوە دانوستاندن دەکات داوای
دوای بەرگری لە فشاری ئەمریکا و ئیسرائیل، واتە بە پێی مەیادین ئێران لە منتەقی هێزەوە ئێستا قسە دەکات. تاران داواکاری نایاساییان سوکایەتی کەرەکانی ئەمریکا ڕەت دەکاتەوە. سوکایەتی کەرەکان چییە؟ ئێران ئەم شتانە بە سوکایەتی دەزانێ، ئەتۆ بڵێ توانای موشکیەکانت کەم بکەوە، ویانیش دەرگای هورموز بکەوە، ویانیش لە هورموز وا بڕۆ، ڕاست بڕۆ بەرەو چەپ مەڕۆ، چونکە ئێران پێی وایە ئەو موشکانە موشکی ئێرانن، کەس بۆی نییە مداخلە بکە. و لە هەمان کاتدا گەروی هورموز لەبەر ئەوەی 30 کیلۆمەترە دەکەوێتە ناو خاچی سنووری خاچی ئاوی ئێران. بە پێی یاسا نێودەوڵەتیەکاندا ئەمە سنوورێکی نێودەوڵەتی نییە، ئەمە سنووری ئێرانە. لەبۆ هەندێک ئەمە بە سوکایەتی دەزانێت. ئێران جەخت لەسەر ڕێزگرتن لە سیاسەت لە سیادەت و مافی ئاسایشی ناوچەیی دەکات، و واشنتۆن هەوڵی ملکەسکردنی ئێرانی داوە لە کاتێکدا تاران چارەسەری سیاسی گشتگیر داوا دەکات. ئەلمەیادین هەروەها ئاماژەی بەو بانگەشە ئێرانیانە داوە کە ئەمریکا لەگەڵ بەردەوامبوونی فشاری سیاسی و سەربازی هەوڵی گفتوگۆش دەدات. هەر لە بۆ هەندێک دەبینین ئەمڕۆکە دۆناڵد ترامپ تووڕێیە. بەڵام لەمە زیاتر لەمە گرنگتر ئەو ترامپی کە چەندین مانگە پیلانی داناوە لە ڤێنزوێلا بۆ تاران، لە تاران کۆتایی پێبێنێ، جامتاکەی هەڵبگرێ، بە جامتایەکی پڕەوە بچێتە بەردەم شی ژینپینگ و لەوێدا بازار و مامەڵەی لەگەڵکە لەگەڵ مەسەلەیەکی هەری هەستیار، ئەویش هەژمونگەرایی جیهانە. چونکە چەند ساڵێکی تر چین دەبێتە یەک لە وڵاتە هەرە بە هەژمونەکانی بازرگانی لە جیهاندا، و ئەمریکا تێدەپەڕێنێ. لە چی تێدەپەڕێنێ؟ لە دروستکردنی کاڵای هەرزان و لە فرۆشتنی کاڵاکاندا، لە هەموو جۆرە کاڵاکاندا دەکەوێتەوە پێش ئەمریکا. واتە شەڕی ئێران پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و چین زیاتر ئاڵۆز کردووە. چاوەڕوان دەکرێت ببێتە بابەتێکی سەرەکی کۆبوونەوەی 14 تا 15 مانگی 5 لە نێوان سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و هاوتا چینیەکەی شی جینپین لە بەیجینگ کە ئەنجام دەدرێت. ئەمەش گرنگترین بابەتەکانن کە بۆ واشنتۆن و بەیجینگ لە ئارادان لە کاتێکدا شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران هەژمارە پەیوەندیە گەورەکانی نێوان هەردوو وڵاتەکە دەگۆڕێت. وەزیری گەنجێنەی ئەمریکا سکۆت بێسەنت وتویەتی کە هەردوو سەرۆک باس لە شەڕی ئێران دەکەن و ترامپ داوای لە چین کردووە بەشداری لەو ئۆپەراسیۆنە نێودەوڵەتیە بکات بۆ کردنەوەی گەروی هورموز بەڕووی گواستنەوەی نێودەوڵەتی کەشتیەکاندا. بەڵام لەگەڵ ئەوەی بەیجینگ بەنهێنی هەوڵیدا ئێران ڕازی بکات گفتوگۆی ئاشتی لەگەڵ ئەمریکا لە پاکستان ئەنجام بدات، شی کارەکان دەڵێم چین بە تەنها خواستی واشنتۆن پێک ناهێنێ. دوای سەردانی وەزیری دەرەوەی ئێران بۆ بەیجینگ لە هەفتووی ڕابردوودا چین بانگەوازی وەستاندنی تەواوی شەڕ و توندوتیژی کردبوو. بە خۆتان دەزانن لەبارەی پرسی ناوەکیەوە لە پرسی یۆرانیۆمدا چین چیوت، ئەمە بابەتێکی هەری گرنگە. چین پێزانینی بۆ پابەندبوونی ئێران نیشاندا بەوەی کە ئێران نیازێکی وانە چەکی نیوکلێری دروستکە، بەڵام مافی یاسایی بە ئێراندا بۆ بەکارهێنانی ئاشتیانەی وزەی ناوکی، یعنی ئەو دام و دەستگا نوکلێریانە دەبێ لە ئێراندا ببینێن. لەو بارەیەوە چین پشگیری دەکات. ئەمریکا باوەڕی وایە ئێران هەوڵی دروستکردنی بۆمبی ناوەکی دەدات و دەیەوێت ئێران بۆ ماوەی 20 ساڵ مافی دەوڵەمەندکردنی یۆرانیۆم دەستێ بەربدات. ئاسایشی وزەی چین ڕوبەڕووی زیاتری مەترسی دەبێتەوە لەگەڵ درێژبوونی شەڕەکە. ئەمەیان ڕاستیەکە، ئەوەش بەیجینگ ناچار دەکا هەناردەی بەرهەمانەوتیەکان و
پاڵاو کراوەکانی وەک بنزین و سوتەمەنی فڕۆکە کەم بکاتەوە و بۆ ئەوەی بازاڕی ناوخۆیی دابین بکە. نیوەی هاوردەی نەوتی چین هاوردەی نەوتی خاوی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دێوە هەر هەمووشی لە دەروازەی هورمزەوە دێ کە ئێستا ئەمریکا گەماڕۆی خستۆتە سەر. بەپێی داتاکانی گومرگی چین ئەم ململانەیە لە مانگی نیساندا هاوردەی گشتی نەوتی خاوی چینی لە 20 کەم کردوتەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو گەیاندیۆتە نزمترین ئاست لە ماوەی نزیکەی 4 ساڵدا. وەزارەتی دەرەوەی چین وتوێتی گەماڕۆی ئەمریکا بۆ سەردەریای هورموز خزمەت بە بەرژەوەندی هاوبەشی کۆمەڵگەی نێودەوڵەتی ناکات. هەروەها هەفتەی ڕابردوو پشتڕاستی کردەوە کە تانکەرێکی گواستنەوەی بەرهەمی نەوتی کە خەڵکی چینی تێدا بووە کراوەتە ئامانج لە هەمان شوێندا. بەگشتی چین لە 80 نەوتی ئێران هاوردە دەکات و ئەو نەوتە بە هەرزان بەدەست دێنێ. هەر لە بۆ هەندێ ئێمە لە شڕۆڤەکاندا چەندین جار ئێستاکەش باسی دەکەین کە یەک لە ئامانجەکانی ئەمریکا ئەوەیە کلیلی نەوت ئەمریکا ناڵێ ڤەنزوێلا ئەی ئێران نەوت بە چین نەفرۆشە، بەڵام دەیەوێ کارتەکە کلیلەکە لە بەردەستی خۆی دابێ بۆ ئەوەی هەر کاتی ویستی وەکو هەڕەشە بەکاری بێنێ. هەڕەشەکە چییە؟ ئەمریکا دەیەوێ بە چین بڵێ کاڵاکانت بەو شێوەیە زۆر مەفرۆشە مەیفرۆشە بە هەموو جیهان، بیفرۆشە بە بەشێکی جیهان، بەڵام بەشە زۆرەکەی لە بۆ ئێمە بێڵەوە و ئەو کاڵایەنە نابێ بە هەرزان بفرۆشن چونکە خەڵکەکە زیاتر لە ئێوە دەکرێت بە ئاشکرا ئەوە ئەمە یانەوە بە ئاشکرا ئەنتەریاتی سیاسی و ئابوووریە. وەکو وتمان چیە ئەوەی داوا لە چین دەکە ئەوەیە لە بۆ هەندێک هەموو جارێک جۆرە کارتێک بەکاردێنێ، بەڵام لە بەرامبەر ئەمە چین دووسێ کارت بەکاردێنێ. یەک لەوانە کاتێک تعریفەکان و سزە گومرگەکانی بەرامبەر بە چین بەکارهێنا لە کۆتاییدا چین وتی لەمە دووە من مادە دەگمەنەکان کانزا دەگمەنەکان کە لە 60 کانزا دەگمەنەکانی جیهان لە چین هەیە من نافرۆشم بە ئەمریکا و هەر وڵاتێک کە کانزای دەگمەن لە من دەکرێ بە نەهێنی بیفرۆشێ بە ئەمریکا سزای دەخەمە سەری. ئەوە ترامپی تووڕە کرد و ترامپ ناچار و پاشەکشەی کرد. لە بابەتی سەربازیدا بە هیچ شێوەیەک چین پاشەکشێ ناکا و چین ئێستاکە گەورەترین مەخزەنی موشەکی هایپەرسۆنیکی کیشوەری هەیە جگە لە فڕۆکەکانی و چین ساڵی پار لە ڕێگەی پاکستانەوە تێستێکی لەگەڵ هیند کرد. هەمومان دەزانین چەکی هیند چەکی ئیسرائیلی و ئەمریکینە، چەکی پاکستانیش چەکە پێشکەوتوەکانیان بەتایبەتی چەکی چینینە. هەرچەندە هیند فڕۆکەی ڕافێلی فەڕەنسیش بەکاردێنێ و کڕویەتی، بەڵام تەماشامان کرد موشەکەکان و فڕۆکەکانی چین موشەکە چینیەکان باڵا دەستتر بوون باڵا دەست بوون و لەو شەڕازە سێ ڕۆژیەدا هێزی چین بە تایبەتی لە مەسەلەی کۆردیناتدا نیشان شکێنیدا دەورێکی زۆر گەورەی بینی توانی هەموو ڕادارەکانی هیند پەک بخا بێکاریگەریان بخاوەلەوە لێیان بدە. تەماشامان کرد لە ئێرانیش بە هەمان شێوە لەو ماوەیەدا بەشێک لە موشەکەکانی توانی بەشێک لە موشەکانی توانیان ڕادارەکانی ئەمریکا فڕۆکەخانەکانی ئەمریکا و یانیش بازگەکانی ئەمریکا لە ناوچەکەدا کە 180 تاڕۆماریان بکە تاوەکو ئێستاش و وایان لێ بکە ئەو بازگانە ببن بازگەی پارچە پارچە نەتوانن لێک شوێن کۆ ببنەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە نیشانی ئەدەین، بەڵام لە هەمووی گرنگتر ئەمڕۆکە ترامپ
دەچێتە بەرامبەر شی جینگپین بە دەستێکی بەتاڵەوە بە کە زۆر لاوازە دەستێکی بەتاڵە دەستەکەی پڕ نییە دەچێتە بەرامبەر شی جینگپین چی پێ دەکرێت چی پێ ناکرێت نازانین ڕنگ بێ داوای لێ بکە کە نێوبژیوانی بۆ بکە کە یارمەتی بدا لە بۆەوەی ئێران گەروی هورموز بکاتەوە چونکە هەروەکووتمان هەڵبژاردننی لە پێشە و ئێرانیش بە ئاشکرا دەست لە گەروی هورموز بەرنادا یەک چارەسەری دەمێتەوە چارەسەریەکەش ئەوەیە کە ئەتۆ هێرشێکی زەمینی بکەیت هێرشی زەمینیش میلیۆنان دەیان میلیۆن سەربازی پێویستە دەیان میلیۆن سەرباز ئەمریکا لەکوێ دێنی ئێستا کە ئەمانە هەمویان جگەی پرسیارە جگە لەوە دەمەوێت لە کۆتاییدا باس لەوەکەم ڕۆبرت پاپ کە پرۆفیسۆرێکی زۆر تایبەتی زانستی سیاست و شەڕە و لە مەسلەی بابەتی شەڕدا کەسێکە کە وەکو ژمارە یەک مامەڵەی لەگەڵ دەکرێت ئاگداری دەدات لە بەرەوپێچوونی ململانەیە نوکەیەکان لەگەڵ ئێراندا کە پێی وایە چوونەتە قۆناغێکی مەترسیدار و بەڕای ئەو ئاماژەیەکی زۆر هەن کە ئەم ناکۆکیە دەتوانێت بگوازرێتەوە بۆ قەیرانەیەکی هەرێمی فراوانتر و درێژخایەنتر لە دواوتاری خۆیدا لە سابستاک لە سایتی سابستاکدا پاپ دەڵێت زۆرێک لە چاودێران زیاتر سەرنج دەدەنا سەر ڕوبەڕۆبوونە سەربازیەکان فڕۆکەیەک لێیدا و موشکێکی هاویشت و دوو چی پێڵێن کەشتی نییە بەڵام دوو بەلەمی دەریایی ئێرانی نقمی ژێر ئاوکردن و ئەمانە کە هەمومان دەزانین ئەو بەلەمانە هەندێک بەلەمیان هەر مرۆڤی لەسەنیە هەندێک بەلەمیان هەنە دوو کەسی لەسەرە یعنی ئەو بەلەما ئێرانیا تو ژێر ئاوت خستیە ژێر ئاوت نەخستیە کە دۆشکایشی لەسەرە و چەند موشکێکی لەسەرە هەموو بەلەمەکە تەکلیفی $10,000 ناکە باوەڕ ناکەم 2000 ناکاتن ینی ئەمە چێ بکە ڕۆژە بەڵام ئەو ڕەخنە لەوە دەگرێت کە چاودێران ڕۆژ نامەندووسان خەڵکی ئاسایی بەتەنیا سەرنجیان لەسەر ئەو بابەتە ڕۆژە نەیانەیە بەڵام نیشانەی ئیستراتیژی دەبینێ لەوەی کە شەڕەکە بەرفراوان ببێ و کاریگەری زۆ خراپی لەسەر هەموو لایەنەکان هەبێ پاپ کە بە توێژینەوەکانی سەرشەڕی فشاردان و ململانەی نێودەوڵەتی درودرێژ ناسراوە دەڵێت شەڕەکان بە زۆری بەهۆی یەک ڕووداوی گەورە دەگەنە قۆناغی مەترسیدار بەڵام بە شێوەیەکی هێواش فراوان دەبن بەهۆی ئەوەی ئەو ناوی دەنێت پابەندبوونە کۆمەڵەییەکان کە سەرەتا سنووردارن و بەڕێوەبردنیان ئاسانە بەڵام لە دواییدا کۆنتڕۆل ناکرێن بۆ نمونە کۆنتڕۆل ناکرێن و زیانی دەبێ و ناوچەکە بەرەو وێرانە دەبا و بەشێک لە هێزە زلهێزەکان دەبێ پاشەکشێ بکەن ڕابکەن بۆ نمونە داگیرکردنی ئەفغانستان لەلایەن سۆڤێتەوە پاشان داگیرکردنی ئەفغانستان لەلایەن ئێرانەوە لەلایەن ئەمریکاوە کە هەردوو لە ناچار بوون ڕابکەن و هەڵبێن پاشان داگیرکردنی ڤێتنام شەڕی لوبنان شەڕی عراق و هەتا دوایی باس لەمانە دەکا ئەو باس لەوە دەکا نیشانەی مەترسیە یەک لەسەر ڕووداوەکانی ئێستاکەش لە ناوچەکەدا بەگشتی هەیە استراتیژی ئێران لەسەر ئەوە بنیادنراوە بە بڕوای ئەو کە بە شێوەیەکی سەربازی و ئابووری شکست بە ئێران بێت ینی ئەو بە شێوەیەکی سەربازی شکست بە ئەمریکا نادات بەڵام ئامانجی ئەوەیە کە کەنداوی فارس بۆ واشنتۆن و هەڵپەیمانەکانی بەردەوام بکاتە کەنداوێکی نائارام و کەنداوێکی پڕ بە مەسرف پڕ بە خەرجی ئەوە استراتیژی سەرەکی ئەمریکایە و پێی وایە تاران لە ڕێگەی ئەو استراتیژیە ڕێگەری لەوە دەکات کە سیستەمی ئابووری گشتی کەنداو فەلج ببێ و لە کۆتاییشدا لایەنەکان ناچار ببن لە بەرامبەر ئەو فشارە سەختەی
ئێراندا بە دوای ڕێگەی دیکە بگەڕێن. ئەو باس لەوە دەکا ئێستاکە سعودیا زیاتر لە ئەمریکا لەگەڵ پاکستان کار دەکا بۆ ئەوەی لە دەرەوەی ئەمریکا بە دوای چارەسەریەکی دیکەدا بگەڕێ لە کاتێکدا کە ئەم قەیرانە چارەسەر نەکرا و ماوەیەکی درێژی کشان. هەر لە بۆ هەندەیە باس لەوە دەکا ئێستاکە ئەم قەیرانانە ئەکرێ مەترسیەکی زۆر گەورە لەگەڵ خۆیاندا بێنن و باس لەوە دەکا کە سیاسەتی ئەمریکا لەو بارەیەوە لە چەق بەستوویەکی زۆر گەورەدایە. ئەمە شتێکی ئاشکرایە، هەموو کەس دەبینی، هەموو کەس باسی دەکا کە سیاسەتی ئەمریکا لە چەق بەستوویەکی زۆر گەورەدایە و ئەو چەق بەستوویە بەرەو کوێ دەچێ هەتاوەکو ئێستا نازانێ. بەگشتی ئەمریکا لەو شەڕەیدا لە هیچ بوارێکەوە تاوەکو ئێستا سەرکەوتنی بەدەست نەهێناوە. لە هەموو ئەو ئامانجانەی کە لە پێشە خۆی دانابوون سەرکەوتوو نەبووە و لە هەمووشی گرنگتر وەکو وتمان بە خاڵی زۆر لاوازەوە دەچێتە بەرامبەر چین کە پیلانی هەبوو لە دوای ڤەنزوێلا و ئێران بە دەست بەتاڵی بە ماسوولکەی بەهێزەوە بچێتە بەرامبەر شی جینپین و خاڵی دیکە ئێرانێک کە پێشتر هەبوو ئێستاکە نەماوە، ئێرانێکی تونتر، ئێرانێک کە لەلایەن سوپای پاسدارانەوە کۆنتڕۆڵ کراوە و سوپای پاسداران حکمی لەسەر جنگەکانی کۆمەڵگا دروست کردووە و هەتاوەکو شەڕ و ئاڵۆزی و هەڕەشە و لێدان و سڕینەوەی شارستانی و ئەم جۆرە دروشمانە هەبن. خەڵک زیاتر لە دەوروبەری کۆماری ئیسلامی کۆ دەبێتەوە، خەڵکی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیش و ئەمانە هەمویان خاڵێکن بە پێچەوانەی ترامپ کار دەکەن و خاڵی سێمینیش لە ناوچەکەدا تەماشا دەکەن. هاوپەیمانانی ئەمریکا بیر لە ڕێگای دیکە و هاوپەیمانی دیکە دەکەنەوە. خاڵی چوارەم دەوروبەری چین پێشتر ئەمریکا بەتەنیا کارتی ئابووری بەکار نەدێنا، کارتی سەربازیژی بەکاردێنا. کارتی سەربازی لە تایوان، لە دوورگەکانی یابان، لە فلیپین و لە کۆریای باشوور چەندین بنگەی سەربازی ئاوادەکردن و ئێستاکە هەم کۆریا، هەم ژاپۆنیا، هەم فلیپین، هەموو هاوپەیمانانی ئەمریکا ئەڵێن ئەمریکا ناتوانێت خۆی بپارێزی، ئەمریکا نەیتوانی قەتەر بپارێزی، ئەمریکا نەیتوانی کوێت و سعودیا و بە تایبەتی ئیمارات و ئیسرائیل بپارێزی. باش ئەمریکا چۆن ئەتوانێت ئێمە لە ناو دەوی ئازیادا، ئازیایەکە چینە، لە دەریای پاسیفیکدا بپارێزی؟ هەر لە بۆ هەندێ ئەمانە کۆمەڵێک خاڵن کە کاریگەریان لەسەر جیۆستراتیژی، لەسەر هێزی هەژمونگەرایی ئەمریکا دەبێت لە ئایندەدا و دەبێت بە نیگەرانیەوە تەماشای ئەو بابەتە بکەین، چونکە ئەمریکا وڵاتێکە دۆڕاندنی خۆی قبوڵ ناکە. ئەمریکا لە مێژە دۆڕاوە، ئەمریکا لە مێژە ئەمریکای جاران نییە، بەڵام ئایا لە ئەمریکا کەسێکی بەعەقڵ دێتە سەردەسەڵات بەشێت و شوورەکانی کۆشکی سپی بڵێ کاکە دۆڕاندومانە، کاکە جیهانی ئێستا جیهانێکی یەک جەمسەری نیە، جیهانی ئێستا بەتەنیا لە دەستی ئێمەدانە، جیهانی ئێستا لە دەستی کۆمەڵێک هێزی دیکەی تایبەتدایە. با بزانین ئەمانە هەمویان، وەڵامی ئەمانە هەمویان لە ئایندەدا بەیەکەوە دەبینینەوە. زۆر سوپاس تاوەکو ئێستا لە دیارمەندانیشتون و میوانمان بوون. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم، تکایە کەم تەرخەمی مەکەن لە سپۆرتکردنی ئەو کەناڵە، لە ناساندنی بە دۆست و هاوڕێیانتان، لە سوبسکرایبکردنی و لە نووسینی کۆمنت و ڕەخنە و پرسیاردا هەر بژین.